پرسی ژنان لە ئێران دژواریەکان و دەستکەوتەکانیان سڵاوتان لەوێت و بەخێر بێن بە بەرنامەی ڕۆژەف. ڕۆژی جیهانی ژن لە هەموو وڵاتانی جیهان بە شێوازی جۆرا و جۆر ڕێزی لێ دەگیرێت، بەڵام ئەو بەمانای ئەوە نییە کە لە هەموو ئەو وڵاتانە دەسەڵات و هەروەها کولتوری کۆمەڵایەتی لایەنگری بیرۆکەی بەرابەری ڕەگەزین و یان بەکردەوە هەنگاوی بۆ هەڵدەگرن. کۆمەلگای ئێران بەگشتی و لە نێوانیدا کوردەواری لە ئەو کۆمەلگایانن کەوە کۆمەلگایەکی دواکەوتوو لە بواری مافەکانی ژناندا دەناسرن. گرنگترین کێشەکانی ژنان لە کوردەواریدا چین؟ هۆکارگەلی سەرەکی پێشێلکردنی مافەکانی ژنان لەو کۆمەلگایەدا چییە و خێراترین هەنگاوی پێویست بۆ کەمکردنەوەی ئەم گرفتان دەبێت چی بێت؟ ئازیزان بۆ باس لەسەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوانمان لەگەڵ دەبێت، بەڵام پێش ئەوی بچین لای میوانەکان فەرمونون لەگەڵ راپۆرتێکی کورت لەم پەیوەندیەدا. وا بۆ 39 ساڵ دەچێت دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران بەردەوامە لە حکومڕانی. ڕێکخراوە جیهانەکان دەڵێن شێوازگەرێکی جیاواز دەستەمکاری و سەرکوتکردن لە وڵاتەدا بەردەوامە، هەر لە کوشتن و لە سێدارەدان و پڕکردنی زیندانەکانەوە تا دەگاتە پێشەرکردنی مافەکانی ژنان و سەرکوتکردنی فەرهەنگی و کۆمەڵایەتی و سیاسیان. ڕێژیمی کۆماری ئیسلامی ئێران ڕێژیمێکی توتالیتەر و داخراو لەسەر ئیدۆلۆژی ئیسلامیە، ئیدۆلۆژیەکی ئیسلامی ڕادیکال لەسەر فقهی شیعی. ئەمە ژوای کردووە کە بە هەموو شێوەیەک دەست لە هەموو ڕەهەندەکانی ژیانی کۆمەڵایەتی، سیاسی، ئابووری و فەرهەنگی خەڵک وەربدات و لەم ناوەشە ئەمە بەپێی تەبیعەتی نظامە دیکتاتۆر و توتالیتەرەکان ئەو توێژانەی کە بەرەنگاری سیاسەتە سەپێنراوەکانی ئەو دەسەڵاتانە ئەبنۆ زیاترین زەخت و گوشار ئەکەوێتە سەریان. چالاکوانانی مافەکانی مرۆڤ دەڵێن داڕەشنی استراتیژی سەرکوتکردن لە ئاستە جاجیاکانەوە و گواستنەوەی بۆ ئاستێکی شارستانی و کۆمەڵایەتی و فەرهەنگی تەنها هەژمونێکی سیاسی نییە، بەڵکە ڕنگ ڕێژکردنی ستەمکاریە لە کۆمەڵێک ئاستی کرداریدا. کۆماری ئیسلامی زۆر پێخۆشەکەژن سەرکوت بکرێت، بۆچی؟ بۆ ئەوەی کە کۆمەلگایەکی گەورەکە کۆماری ئیسلامی کە خۆی ناوخۆیان خۆی سەرکوت بکە، کە ئێتر زەحمەت بۆ کۆمار نەبێت خەڵکەکە خۆیان ژنەکان سەرکوتکەن، دەوڵەتیشیە پیاوەکان سەرکوتەکەن. ئایا ژنانی ئێران توانیویانە بەرەنگاری ستەمکاری و پێشەرکاریەکان ببنەوە؟ بەشداری خانمان لە خۆپیشاندانەکانی ئێراندا لەم ساڵانەی دواییدا ڕاستیەکی حاشا هەڵنەگرێت. بە ئەو ڤیددیوانەی کە بڵاو ئەبێتەوە لە مۆبایلە شخصیەکانی خەڵکەکان و تۆ سەیری ناو ڕێپێوانەکانەکەی، سەیری بزوتنەوەکان، سەیری هەر حرەکەتێک لە هەر ڕەهەندێکۆ لە ناو کۆمەلگا ئەکرێت، تۆ سەیرەکەی ژنان بەرجەستەترین ڕۆڵیانتیا هەیە، زیاترین ڕێژەی بەشداریانتیا هەیە و ئەوە خۆی پیشاندەری ئەوەیە کە ژنان گەیشتوون بۆ ئاستە لە وشیاری کە دیسکورسێکی فەمینیستی تایبەت بە خۆیان هەبێت. چالاکوانانی ژنان دەڵێن بارودۆخی ژنان لە ئێران تەنها پێشەرکاری مافەکانیان نییە، بەڵکو گوشارە کۆمەڵایەتی و سیاسی و یاسایەکانیش تێکرا تەواوکەری ئەو بازنەداخراون کە نەخشەی ستەمکاریان داڕشتووە. لە ئێرانەوە بەڕاستی ژن وەکو مرۆڤی تەواو سێر ناکرێت، یانە بۆ تەواو بڕیارە گرنگەکانی لە ژیانیان، ڕێگارێکی بەکار بکە، دەرس بخوانە، سەفەر بکە، بۆ هەموو شتێ پێویستی بە ئیزنی پیاوە، کە ئیزنی باوکی بێ یا ئیزنی مێردەکەی بێ. بەڵام ژنان لە ئێران بەرەنگاری ئەو گوشارانە بوونەتەوە. چالاکوان نایت حوسێنی باز لەو بەرەنگاریە دەکات. ژنان بە پۆتانسیل و دینامیزمێکی زۆر کاریگەرتر لە پێشەوەی زۆربەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بە کاریگەری دانان دەسەر زۆربەی بزوتنەوەکانی ناو ئێران هەوڵیان داوە کە بەشێک بن سەرەکی لە هەر چەشنە خەباتێک کە لە ناو ئێرانە بەرامبەر بە دەسەڵاتی خۆسەپێنی سەرەڕۆی کۆماری ئیسلامی ئێران ئەکرێت. هەر بۆیەش ئەو دەسەڵاتە ڕەنگە زەختێکی زیاتر و یا فشارێکی زیاتری خستبێتە سەر ئەو توێژە کە بووە بە خاوەنی گوتاری فێمینیزمی خۆی. بەڵام مێژووی سەرکوتکردنی ژنان لە ئێران دیوێکی دیکەی شاراوی پێشەرکاریەکانن. ژن لە ئێرانە هەر لە دەسەڵاتی مەشروتۆ داوای مافی خۆیان کردە، یانە بەڕاستی زیاتر لە 100 ساڵە کە ژن لە ئێرانە داوای مرۆڤ خۆیان کاوە بۆ کاتێکیش بوو کە تۆزێ توانی تۆزە لەو
مافانیە بگرێتەوە بەڵام کە ئێتر ئەنقلاب کراوە ئەمانە کۆماری ئیسلامی هاتە سەرکار هەرچیکی بوو هەمووی لە دەستدا. هاوکار لەسەر وەختی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا گوشارەکان بۆ سەرخانمان زیاتر دەبن. ژنان لە ئێرانە زیاتر لە 100 ساڵە کە مبارزە ئەکەن بەرخۆدان ئەکەن لە دژی ئەو ستەمکاریانەی کە لە ڕێژیمە یەک لە دوای یەکەکان بەرامبەریان ئەکرێت بەڵام لوتکەی ئەوە ئەتوانین بڵین کە لە دوای شۆڕشی گەلانی ئێرانەوە و هاتنە سەرکاری ڕێژیمێکی ئیسلامی بە ئیدۆلۆژیەکی توندی ئیسلامی و بەرامبەر بە ژنان ئەمە سەری هەڵداوە. بەڵام هەڵمەتی ژنانی ئێران بۆ دەستەبەرکردنی مافەکانیان هەر بەردەوام بوو. هەماهەنگی و تێگەشتنی کۆمەلگا لە مافەهرە بنەڕەتیەکانی ژنان پشتیوانێکی گرنگە بەڵام هەر لە ساڵی 1970 کە یەکجار زۆر سەرپۆشیاندا بەسەر ژنانە ژنان ڕۆشتنە سەر شەقامەکان وازنەتخوایان بەکەن بەڵام ئەو کاتە کۆمەلگای ئێران نەیتوانی ئەوەندە پشت ئەمە بگرێت. کۆمەلگا سێریەوەیە کرد کە سەرپۆش شتێکی گرنگ نییە یعنی ئەو کاتە کۆمەلگا تێنەگەیشت کە سەرپۆش ڕەمزێکە فقط قەزیە فقط سەرپۆشەکەی نیە. ئێستا ئەو شتانە زۆر گۆڕاوە. ئایا جیاوازیەکەی لە نێوان ئەو ستەم و پێشەرکاریانی کە بەرامبەر ژنانی ئێران و کورد دەکرێت؟ لە کۆمەلگای ئێرانە ئەگەر توندوتیژیەکە بەرامبەر تاکێکی ئێرانی تا سەر ئێسقانە توندوتیژی بەرامبەر بە ژنێکی ئێرانی بەگشتی ئەتوانین بڵین توندوتیژیەکە کە خنکێنەرە هەناسە بڕە بەڵام بە نسبەتی مەسئلەی ژنی کورد لەگەڵ ژنی دیکەی نەتەوەکان و بە تایبەت نەتەوەی باڵا دەست لە ئێرانە مەسئلە وەیە کە ژنی کورد جیا لەو ستەمە کە بە بۆنەی ڕەگەزەکەی لێ ئەکرێت ستەمێکی هاوکات ستەمێکی نەتەوایەتیشی لەسرە وەکو کورد. سەرباری گوشارەکانی کۆماری ئیسلامی ئێران لەسەر خانمان و چین و توێژەکانی دیکە بەڵام لە هەڵمەت و ناڕەزایەکانی خانمانیش دەترسێت. کۆماری ئیسلامی لە هەموو کەسان قازیێتشدێ ئەگەر زودنەوەی کارگەر ئەگەر زودنەوەی معلمە هەموویان نەترسێت بەڵام لە هەمووی زیاتر زودنەوەی ژنان نەترسێت. هاوکاتی فشار و پێشێرکاریەکان بەرامبەر خانمانی ئێران بەڵام ناڕەزایەکان بە شێوازی جیاجیا و سومبڵی بەردەوامە. هاوکات تا گوشارەکان بەهێزتر بن ناڕەزایەکانیش پەرە دەسێنێت. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. میوانەکانی بەرنامەم حوتە بریتین لە بەڕێزان خاتوو دکتور گوڵاڵە ئاریا مامۆستای کیمیا کە لە ستودیۆ لەگەڵمان دەبێت و خاتوو ناهیدی فەرهاد چالاکی مافەکانی ژنان کە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبێت. بەخێرهاتنی هەردوو میوانی بەرامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ خاتوو گوڵاڵ دەست پێ دەکەین. ئەگەر قەرار بێ پتیش بخەنە سەر گرنگترین کێشەی ژنانی کورد لە ئێراندا ئایستا چ بوارە بۆتان گرنگترە باسی با بڵین پۆششە ئازارە یا ڕێژەی بێکاری یاشتیتر؟ ژنی کورد لە ئێرانە دوودانە جبهەی مبارزەی هەیە یەکێکی لەگەڵ قانون ئیسلامە هەیە شەریعە دوومەکەیشی ئەوەیە ئەبێ نەتەوەتی خۆی بپارێزێ بێ نیشان با کێشەی ئەم هەرەوە نییە کە بێژە ژنم وەکو ژنی کورد کێشەکەی قەویترە زەختی زۆرتر لەسرە مترەوەیە هەم لە باری نەتەوەتی و هەم لە باری ئاینیەوە ئەبێ خۆی باتە پێشەوە و پارێزگاریکە لە باوەڕ بۆ چوونی خۆی. ئەفەرمونون لەباری ئاینیەوە بچینە سەر ئەو بابەتە ئەوڵی مەبەستان چیە؟ مەبەستان ئەوەیە کە لەباری ئاینیەوە لە ئێراندا گوشارەخێت سەر ژنی کورد و ژن بەگشتی؟ بژن بەگشتی لە ئێرانە لەباری ئاینەوە فشاری بۆیەت قانونی شەریعە حەقی بەرابەری نادابەژن مافی مرۆڤی ژن لە قانونی ئیسلامە نیوی پیاوە جار بەجار 1/4 پیاوە ئێتر لەوە ژن کورد بێ عەرەب بێ فارس بێ تورک بێ شەڕەکەیان یەکێکە هەموویان لە ژێر دینی ئیسلامە بەرابەریان پێنەدراوە. ئەنجا ئەو نەتەوەکانی تر لە ئێرانە کورد بێ عەرەب بێ تورک بێ ئەوانی تر ئەوان شەڕێکی تریان لە پێناخە هەیە شەڕی نەتەوەتی خۆیان ئەبێ ئەوان خۆیان ئایدەنەتی خۆیان یەکم ئەسباتکەن لە حکوومەتی مرکزیەوە ئیجازەوانە پێ بدرێ وەکو کوردی خۆیان نیشان بن ئەم جار شەڕی دینیشێتە پێشەوە بۆ ئەوان دوو جارەیە شەڕەکەیان یەک جار نییە کە بڵێ هەر لەگەڵ ئائینا هەیە نەتەوەتیش لەگەڵ پاڵیایەت بەس بۆ ژنی فارس ئەوەیە نییە لازم نییە فارس بوونەکەی خۆی نیشان بدا هەیەتی بەس کورد و عەرەب و تورک ئەبێ لەوێ ئەوەیانە نیشان بن. بەنسبەتی ئەوەی کە دەفەرمونون ئاین کاریگەری نەرێنی هەیە لەسەر مافی ژنان لە ئێراندا و لەوانە ژنی کورد و ژنەکانی لە ئێراندا نەتەوەکانی تر لە چ بوارێکدا ئەم با بڵێن گوشارە دروست دەکا ئاین؟ لە ئیسلامە ژن حەقی تەلاقی نییە
ژن وەختێ مەڵک بەشەکەن 1/4 پیاوی ئەکەوێ ژن بێژین هەر حجاب لەسەر ژن کە شتێکی زۆر ئەشێ ئاسایی بێ کە جسمی ئەو ژنە بە دەستی خۆی بێت چی بکە چی پێنەکە ئەویش ئیسلام لەسەری پەنجەدانێ لە هەموو شتێیانێ ئیسلام بۆ ژن وەکو قەفەسێکە کە ئەبێ لە پەنجە بنیتە سەری چونکم شتێکیش هەیە بازێ ئاینە کۆنەکان ئەوانەوە پەیڕەوی لە ئیسلامەکەن بەڕەوشی کۆنەکان نوێژی خۆیان نەخوێن و ڕۆژی خۆیان نەگرن و بەس نایکەنە سیاسی نایهێنە ناو کۆمەڵگا نایکەنە قانونی ئەساسی ئەو وڵاتە بەس بەداخەوە لە ئێرانە و لەو وڵاتانە وا theocracy کە ئاین حکوومەت دەکا یەنە بێناخی سیاسەتەوە یەن لە هەموو جێگا دەستدرێژیەکەن سەر مافی مرۆڤی ژنان بەو بەخاتر ئەوەیە لە ئێرانە بۆ ژن سەخترە هەتا بێژین تورکیا بەداخەوە تورکیە شەوێش چێت بێتە ئیسلامی بەس ئاینەکەوەیە چون قانونی ئیسلام حەقی بەرابەری بە ژن نادا زەحمەتەکەی مێنێت و لەسەر کۆمەلگا کە ئەبەی یارمەتی بن دین لە سیاسە جیاکەن و بێتە سەکولەر کە ژنی بتوانێت ئازادی و بەرابەری وەکو پیا وەربگرێ زۆر چاکە دینە سەر ئەوە کە کۆمەلگا چەند لێرا ڕۆڵی هەیە دەسەڵات جگە لە ئاین خاتون ناهید بەخێر بەرنامە خاتون ناهید بەڕای ئێوە چی بەڕای ئێوە ئەگەرگەرەکتان بێ چیش بخەنە سەر گرنگترین دژواری ژن لە ئێراندا چه خاڵگەلێ بەرجەسە دەکەنەوە شرایط برای زنها در جمهوری اسلامی از همون روز اول سخت بود. ڕۆژەکە بۆ ژنان لە کۆماری ئیسلامیدا هەر لە ڕۆژ یەکەمەوە دژوار بوو دژوارتریش بوو و ئەو دەستکەوتانەی کە بەتایبەت لە سەردەمی پاشایەتی حەمەڕەزا شا ژنان بەدەستیان هێنابوو بە سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی لەدەست چوون. بە کورتی ئاماژە بدەم کە لە ساڵی 41 هەتاویدا بە ژنان مافی دەنگدان درا و 5 ساڵ دوای ئەوەش یاسای پشتگیری لە بنەماڵێ بەرچاوکردنی مافی ژنان پەسەند کرا. ئەم یاسایە هەرچەندە کێشەی خۆی هەبوو بەڵام بۆ ئەو سەردەمە زۆر یاسایەکی پێشکەوتوو بوو. لە ساڵی 53 هەتاویدا ئەم یاسایە چاکسازیشی بە قازاندی ژنان تێدا کرا و ژنان بۆ وێنە دایانتوانی بگەنە پلەی قازی لە مەحکەمەکان و وەرزەجوانانی ژن دەنێردران بۆ چێبەرچێکانی جیهانی و مافی ئەوان هەبوو بۆ درێژەدان بخوێندن بچنە دەرەوەی وڵات و شاژنیش خۆی گرنگێکی زۆری با بابەتەکانی ژنان دەدا. ژنان دەستکەوتی باشیان هەبوو ئەگەرچی بەز نەبوو بەڵام بەردەوام بوون لە پێشکەوتن و داهاتوێکی ڕوون چاوەڕوانی ژنانی دەکرد بەڵام شۆڕشی 57 هەموو شتێکی تێکدا بۆ وێنە تەنیا 2 هەفتە دوای سەرکەوتنی شۆڕش مەکتەبی ئاغای خومێنی فەرمانیدا بە وەزارەتی داد کە بەندە ئیسلامیەکانی یاسای خێزان بدۆزرێنەوە و هەڵبوەشێندرێنەوە. ئەمە دەستپێکی هێندێک یاسا و چالەکی دژەژن و ئەو مافانە بوون کە پێشتر بۆ ژنان دەستەبەر کرابوون. لە درێژدەمیشدا نەتەنیا داواکاریەکانی ژنان پشتگوێخران بەڵکو بەگشتی چالاکانی ژنان بۆ مافەکانیان خراە خانەی چالاکی دژە ئاسایش و چالاکانی ژنان سەرکوت کران. ئەمەش بەو هۆیەیە کە کۆماری ئیسلامی لە ژنان دەترسێت و لە قسەکانی ئەم دوایانەی خامنەیشدا هەیە کە چالاکوانانی ژنان باڵسوکەوتی سوگ ناو دەبات. ئەم ترسەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر ژنان لە کۆمەلگادا چالاک بن پیاوانیش هاوڕێیان دەکەن و هەر ئێستاش پیاوان هاوڕێیان دەکەن و پێیان وایە بەم شێوەیە کۆنتترۆلی ڕەوشەکە لە دەستیان دەردەچێت. زۆر چاکە خات و ناهید ئێمە دینەوە لای بەڕێزت بۆ ئەوە کە با بڵین کەمە بینە دەورەیەکی هاوچەرخ معاسری خۆمان بزین ئایسە کێشەکان چیە لەگەڵ ئەو ئاماژە مێژوویەکەوە داتەن بابەتەکە خات و گوڵاڵە باسی ئەوەتان کرد کە ئاین چەند کاریگەرە بەڵام مەتەنیا ئاینە یا کۆمەڵگای پیاوسالار یا دەسەڵاتی سیاسی یا تەنانەت شێوازی بارهێنان لە کۆمەڵگادا پەروەردەیش کاریگەرە لەم بوارەدا لە بواری با بڵین بژن بە جنسی دووهەم ناسین. هەموو ئەو فاکتۆرانە بە یەک و دەستیان بە یەکداوە کۆمەڵگای پیاوسالار ئاینەکە کە خۆی ڕیشەتەن پیاوسالارە ئەنجا لە قانونەکانیش وەختێ قانونی مەدەنی مەزهەبی بێ ئەویش ئەبێتە باعثیتر وانی بێژی یەک فاکتۆرە هەر ئاینە هەر پیاوە هەر کۆمەلگایە هەمویان بە یەک جار دەستیان بە یەکداوە کە ئەبنە باعثەوە کۆمەلگاکە فەلەج بێسە لە سەیری ئێرانکە لە هەموو جێگا 50 کۆمەلگا ژنە 50 پیاوە هەتا کۆمەلگا خۆی تێنەگەیە کە ئێمە ناتوانین نیوەی ئەندامانی خۆمان فەلج بکەین
بەس ئینتزاریشمان بێت کە بتوانین بڕۆینە پێشەوە پێشکەوتوو بین هەتا ئەوە متەوەجێ نەبن و نەکەونە هاریکاری ژنەکان ناو کۆمەلگاکەیانە ئێمە ناتوانین بڕۆینە پێشەوە هەر لە جێ خۆمان نامێنین و بەداخەوە جێگەیەکە بێ کە خەڵک لە وڵاتە دەربچێنە ئەوە پێیان خۆش بێ کە بڕۆنە ناوی. کەواتە ئەم پرسیارەکە لەوەدایە چی بۆ چارەسەرکردنەکە ئەشێ تیشکی چالاکانی ژنان و فمینیستەکان و ئەوانەی کە خوازیاری بەرامبەرین لەسەر دژایەتیکردن و ڕەخنەگردن و بێبنەماکردنی کولتوری پیا و سالاری بێت یا ئەو با بڵین لایەنانە لە ئاین کە ئەم کولتورە لە کۆمەلگادا برەو پێدەدات. ئەبێ لەگەڵ هەردووکیان بێ ناتوانانی مبارزەکە لەگەڵ یەک لایە نابێ هەردووکیان هەم کولتوری پیا و سالارانە هەم ئاینەکە مبارزە لەگەڵ ئاینەکە بێ وابێ ئاینە بێ شتێکی شخصی بێ نابێت لە ناو کۆمەلگا قانون بەدەستی ئاین بێ شتێکی شخصی بێ هەرکە هەر ئاینێکی پێخۆشە بتوانێت ئەو ئاینە باتە بەڕێوە ئەو ئاینیشە نابێ زەخت بکات لەسەر ئازادیەکانی شخصی خەڵکی ناو کۆمەلگا. ئەنجا ئەمجار ئەبێ ئەمە سێری کولتوری پیا و سالاری ناو کۆمەلگا بکەین ئەبێ دایکان و ژنان و خۆشکان لەگەڵ ژن ژیان دەدا ژن کۆمەلگا پەروەردە دەکا ئەبێ ژنان خۆیان بێنە پێشەوە ئەو جۆرە کە کوڕەکانیان گەورەکەن ئەو جۆرە لەگەڵ هاوسەرەکانیان لەگەڵ باوکیانە پەروەردە بن ئەڕۆنە پێشەوە ئەبێ نیشانیان بدەن کە منیش وەکو تۆ بەرابەرم منیش وەکو تۆ ئینسانم من نوش وەکو تۆ مافی خۆمم دەوێ کە شەڕەکەی خۆیان بنە پێشەوە هەر بزوتنەوەی ئەگەر ژن لە پێشەوە نەبێ ژن لەگەڵ یان نەبێ ژن شان بەشانی پیاو نەچێتە بەرەوە پێش ناکەوێ ئێمە دیومانە هەموو سەری بزوتنەوەکان ناو ڕۆژهەڵاتی ناوڕاستکە لە ڕۆژاوا کەوتونەسە پێشەوە چونکم ژن ها لە پێشەوە ژن ها لەگەڵیانە لە باشوور سەری کە ژنیان ناسە دواوەوە ئەمە نزیکەی 30 ساڵە نەگەیون بە هیچێ سەری ڕۆژهەڵاتکە ژن و پیا و نەبنە پێشەوە ناگەن بە هیچ کوێ ئەشێ کۆمەلگا چاوی بکرێتەوە کە بزانێت ژن ئەشێ بێنێتە پێشەوە ژنیش ئەرێ یارمەتی پیاوان گەرەکە بەس ئەبێ خۆشی بێتە پێشەوە نەوە هەریە ئینتزار بکە کە پیاوان بەڵێ فەرمونون بزوتنەوەیەکمان بۆ دەست پێکەن و ئێمە ئەکەونە دواتان نا ژن ئەشێ کەوێتە پێشەوە ژن ئەشێ لیدرشپ بخاتە پێشەوە ئەنجا پیاوانیش ناو کۆمەلگا ئەشێ ئەوە پەروەردە بکەن ئەشێ بەلایەن و جێگەی شانازی بێت و خۆشی بێ کە ژن ئەکەوێتە پێشەوە باز من ئەمە ئەیهێنمە پێشەوە مەساڵی ڕۆژاوا کە ژنان هاشتنە پێشەوە کوردیان بە خۆشی بە شانازی ناسان بە دنیا ئیسە لە هەرکوێت تۆ بڵێ من کوردم بە شانازی و سێرتەکەن هەتا ژن نێتە پێشەوە لە هەر بزوتنەوەیەکە پێشکردنەوە نییە هەتا پیاوانیش متەوەجێ ئەوە نەبن کە ئێمە کۆمەلگای مرۆڤایەتی دوو پێی هەیە یەکێکی ژنە یەکێکی پیاو ئەگەر یەکێکیان شەل بێ ئەو دانەکان ناتوانێت دەرچێ ئەگەر ئێمە گەرەکمان بێ کۆمەلگایەتر فەرق ناکە کوردستان بێ ئێران بێ عێراق بێ هەرکوێ بێ ئەگەر هەردوو پێکە سالم نەڕوا ناتوانن دەرچن ناتوان کەونە پێشەوە. خاتونایی ئاماژەتدا بە با بڵین مێژووی کێشەکان و ئەوە کە چۆن چالاکی کراوە بۆ باشترکردنی ڕەوشەکە پرسیار ئەوەیە ئایستا ئەگەر ئایستە تیش بخەنە سەر گرنگترین کێشە دەزانین چالاکی زۆر دەستی پێکردووە بۆ وەلانانی سەرپۆشی ئیجباری و بژنانێک بەو هۆیە زیندان چوون تووشی کێشە بوون بەڕێزت گەرەکت بێت بڵێ یعنی و هەندێک ڕخنەگر دەڵێن ئەمە کێشەی سەرەکی ژنان نییە بەڕای ئێوە حجابی ئیجباری سەرپۆشی ئیجباری کێشەی سەرەکی ژنان هەیە کە ئایستا بەم شێوازە ئەنرژیەکی زۆری بۆ سەرف دەکرێت بۆ ئەوە کە دەسەڵاتی ئێران با بڵین چالنج بکرێت لەم بوارەدا؟ ببینید فعالین زنان و حوزه زنان حوزه خیلی خیلی گسترده‌ای هست. بابەتی ژنان و چالاکی بۆ ژنان زۆر بابەتێکی بەربڵاوە چالاکانێکی زۆر بە شێوازە ڕوانینی جیاوازەوە لەم بوارەدا چالاکن. ژنان لە ئێرانیش بە پێی پێگەی چینایەتی ئاینی کللتوری وابووری جیاوازی زۆریان هەیە و هەر بۆیەش خوازیاری و داواکاری جۆراوجۆریان هەیە بەڵام سەرپۆشی بە زۆری چۆن زۆری تێدایە و لە مێژووی ئێرانیشدا بابەتی فرێدانی سەرپۆشی بە زۆریان هەیە. کۆماری ئیسلامی زۆر لەم بارەیەوە قسەی کردووە و دەبێت پێی بوەترێت ئەگەر وەلانانی سەرپۆشی ژنان بە زۆری خراپە بەتاکید سەرپۆشی بە زۆریش خراپە واتە هەر شتێک زۆری تێدابێت خراپە.
بەڵام من ئەوم پێی ڕاستە کە بۆ بەشگەلێکی بەرچاو لە ژنانی ئێران بەتایبەت ژنان لە ناوچە بێبەشەکان ڕەنگە سەرپۆشی بە زۆری گرفتی سەرچیان نەبێت و ڕەنگە گرفتی ژیان و گرفتی ئابوووریان لا گرنگتر بێت یان نیگەرانی دەرمان و خزمەتگوزاری پزیشکی بن یان گرفتگەلێکی دیکە وەک خەتەنەی ژنان کوشتن بە ناوی شەڕەف پیاو سالاری تۆختر بەهۆی ئەو شتەی پێی دەڵێن غیرەت و هەروەها هاوسەرگیری بە زۆری منداڵان و بەتایبەت کچان و مافی سەرپەرشتی منداڵان کە بە باوک دەدرێت و مافی سەفەر بۆ دەرەوەی وڵات و مافی تەلاق هەموو لەو کێشانن کە ژنان ڕوبەڕووی دەبنەوە و هەمووی بۆ ژنان و چالاکانی ژنان گرنگە. بەڵام سەرپۆشی بە زۆری بەهۆی ڕوانینی ئایدۆلۆژیکی دەسەڵات بە بابەتی ئیسلام و ئەوەی کە دەڵێت سەرپۆش بابەتێکی ئیسلامیە و چالاکانێکی زۆریش لەم بوارەدا چالاکن و دەسەڵاتیش لەسەری هەستیارە و دەنگدانەوەی میدیایی زۆر هەیە بە جۆرێک بۆتە خواستی سەرەکی چالاکانی ژنان. بەڵام وەک ئاماژەم پێدا خواستەکانی سەرەکی ژنان زۆرن و زۆر بابەت دەگرێتە خۆی. خیلی طیف گسترده‌ای رو شامل میشه. خاتون ناهید ئێستا پرسیارەوەیە کە چەند چالاکانی ناوەند ئەوانەی کە لە تاران و لە شارە گەورەکاندا کە بۆ شارەی فارسنشین دەناسرێن چالاک بوون لە بواری ژناندا توانی ویانە چالاکانی ژنان لە ناوچەکانی تر ناو کورد و تورک و عەرەب و بەلوچ لەگەڵ خۆیان یەک بخەن با بڵین کێشەی ئەوانیش گرفتەکانی ئەوانیش بگوازنەوە ناو ئەو گوتاری خۆیان گوتاری گشتی فێمینیست لە ئێراندا چەند لەم واردا موفق بوون و چەند نەیان توانیوە ئەو گرفتانە ببین بە شێوازێکی با بڵین پۆزیتیو لەگەڵی چالاک بن. متاسفانه به خاطر بەداخەوە بەهۆی سەرکوتکردنی بەربڵاو لەلایەن کۆماری ئیسلامیەوە کە هەموو گروپ و لایەنەکانیش دەگرێتەوە واتە کرێکاران ژنان ئەوانەی سەرمایەکانیان لەلایەن بانکەکان دۆڕاون چالاکانی سیاسی چالاکانی مافەکانی مرۆڤ ئەوە بۆتە هۆی ئەوە ژنانی چالاکی ژنیان توانیوە ڕێبەریەکی کارە بۆ بزوتنەوەی ژنان دروست بکەن کە بتوانێت هەموو شارەکان بگرێتەوە لە زۆربەی بزوتنەوەکانی تریژ لە ئێراندا ئەم ڕێبەریە نابیندرێت ئەمەش بەهۆی سەرکوت و هەزینەی زۆری هەیە. دەزانین کە دوایینجار کە داوایەکی سەرانسەریمان بۆ کۆبوونەوەی 8 مارچە بوو ساڵی 1385 هەتاوی بوو چالاکانی ژنان هاتنەبەر دەرکی پەرلەمان و کۆبوونەوەیەکی ئاشتی خوازانەیان بوو کە بە توندی سەرکوتکران و ژمارەیەکی زۆریان دەست بەسەر کران و زیندانی زۆریان بەسەردا سەپا و ئەوەندە جەوەکە ئەمنیەتی کرا کە بۆ 11 ساڵ چالاکانی ژنان نەیان توانی بۆ 8 مارچ بانگەوازی کۆبوونەوە بدەن تا ئەم ساڵ کە دیتمان ئەم ساڵی ئەوانەی کە لە بەرامبەر وەزارەتی کار کۆبوونەوە خوازیاری کەمکردنەوەی نابەرابەری لە شوێنی کارکردن بوون کە ئەمەش دەرەنجامەکەی دەست بەسەرکردنی 80 کەس لە بەشداربووان بوو. لە ڕۆژێکی ئاوادا ڕاستیەکەی ئەوەیە کە چالاکیەکان زۆر لە یەکدا دەبڕێن لە کاتی ئاوادا دیارە پەیوەندیشی مانادار لە نێوان چالاکێکی ژنی دژە خەتەنەی ژنان لە ناوچەیەکی بێبەشکرا و لەگەڵ چالاکێکی ژنی دژی سەرپۆشی بە زۆری لە ناوەند دروست نابێت. خاتو گوڵاڵە ئاماژەتان دابەوە کە ئەبێ ئەم چالاکانە پێکۆ ئیش بکەن پرسیار ئەوەیە کە چالاکانی مافەکانی ژنان ڕێکخراوەکانی ژنان چ لە ژن چ ئەوانەی چوەک پیاوایە کە باوەڕیان بۆ وەک فەمینیست دەناسرێن چەند سەرکەوتوو بوون ئەگەر گەرەکتان بێ دیارەوە سەڵانێکی زۆر پێشتر لە ئێستا ئێرانتان جێهێشتوە بەڵام وەگاگاتان لە ڕەوشەکە هەیە ئەگەرەکتان بێ 20 ساڵی ڕابردوو با بڵین بەراوردکە لەگەڵ ئێستادا پێتان وایە کە ئەم چالاکیانە سەرکەوتوو بوو بە ئێستا ژنان بە هەندێک لە مافەکەیان گەیشتون یا نا بە هۆکاری جۆرا و جۆرەوە ناتوانین سەرکەوتوویەکی ئەوتۆ ببینین. بەداخەوە ئەو جۆرە کە ژن بگێت بە میوەی چالاکیەکانی خۆی ببینێ نەیدیوە. هەر ئێستا کە وەکو خانم فەرهاد باسی کرد لە قەتڵی ناموسیەوە بیگرە لەوە بیگرە کە هەتا ارتباط بەرقەرارکردن ناو ژنەکانی ناوچە بەیەک و لە ژێر حکوومەتێکی دەڕەندە و دەست درێژە سەختە بگەنە یەکۆ بە هین چالاکێک من خۆم 23 ساڵە لە ڕۆژهەڵات هاتوونە سەدەرەوە کە سەیری ئەەکەی چالاکیان زۆر گرنگتر بووە ڕۆژی 8 مارچ ئێمە قەوم و کەسمان هەیە لە سنەوە لە مەریوان هەموو جار کە گەرەکانە بڕۆنە دەرەوە کۆماری ئیسلامی بە تنی و بە تیژی یەتە پێشەوە بەرگریانەکە ئەو دوایەوە هەر کەسێریەکەی چالاکەکانی بێژین لە تارانەوە ناتوانن لەگەل کوردستانە لەگەل ئازەربایجانە لەگەل بەلوچستانە ئەو جۆرە کە بتوان بەیەک و دەست یەکترین بگرن نیان گروە ناتوان یەکترین نینکەن بێتە بای ئەوە کە ستەمی ملی ئەبێتە باعسی دەستدرێژی کۆماری ئیسلامی ئەبێتە باعسی بەداخەوە زۆر نەکەوتونە پێشەوە کە سەریەکەی قەتڵی ناموسی
یا خەتەنەی ژنان شت هەیە کە ئەبێ ئایسێمە شتێکی گرنگ شتێک وایە کە پێش نەهاتایە کە ئێمە حتا لە سەری باس بکەین بەداخەوە هەرە چێتە پێشەوە شتێک کە من بەلام و خۆشە ژنەکانی سەر چالاکیەکان خۆیان بەردەوامە زۆر بە زەحمەت یەنە پێشەوە هەتا سێ هەنگاو هەڵبگرن هەنگاوێ بە زۆر ئایانێرنە دواوە دوو هەنگاو هەڵەگرن سێ هەنگاو بە زۆر ئایان بنە دواوە بەس شتێکی پێم خۆش هاتووە ماندوو نابن هەر یەنە پێشەوە هەر یەنە پێشەوە لە چالاکیەکەی خۆیان دەست هەڵ ناگرن هیوادارم هەر سەرکەوتوو بن دوای لەکم ئەبێ یارمەتی پیاوانی شەشە بێنە پێشەوە بەداخەوە بازێکیان لێتر ئەوە بەلایەن و زۆر حەل نەکراوە کە ژن ئەشێ پێشکەوێت بێتە پێشەوە لە کۆمەلگا هەتاوە بۆیان حەل نەکرێ ناتوان بێنە پێشەوە بەس هیوادارم ڕۆژێ وابێ کە چالاکیانی ژن بتوانن میوەی زەحمەتەکان خۆیان ببینن کە لەژێر زەختی ستەمی ملی و لەژێر سەختی ستەمی ئیسلامان نەمێنن بتوان بنە پێشەوە کە ژنی کورد ژنی فار ژنی بەلوچ بتوان یەک بەس یەک دەستی یەکترین بگرن و لە میوەی چالاکیەکان خۆیان بخۆن. خاتون ناهید چەند بزوتنەوە سیاسیەکانی ئێرانی بەگشتی با بڵێن بۆیان گرنگ بۆ کێشەی ژنان و لەو بوارە چالاک بوون یعنی لە حزبە سیاسیەکاندا لە بزوتنەوە سیاسیەکاندا چەند ڕێبەرایەتی ژن بە جددی وەرگیراوە و چەند بابەتەکانی ژن بۆتە مەسئلەیەک بۆیان بۆ ئەوە کە لە بەرنامە سیاسەکانی خواندا بە دوایە بچن. با وقفه‌ای که بعد از انقلاب تو جریانات زنان ایجاد شد. دوای سەرکەوتنی شۆڕشی 57 بزوتنەوەکان و چالاکیەکانی ژنان بۆ ماوەیەک ڕاوەستان هەر وەگەڵ ڕاوەستانەی دوای شۆڕشی فەرهەنگی بزوتنەوەی خوێندکاریش تووشی بوو. لە کۆمەلگای ئێراندا کەڕوانی نەچیت ئاینی و سونەتی بە ژن تێدا کاریگەرە با پروپاگاندای کۆماری ئیسلامی ئەم ڕوانینە بەهێزتر بووە. بزوتنەوە سیاسیەکان ئەوەی کەڕوانینەکی تایبەتیان بە ژن هەبێت و پێگەیەکی تایبەتی بۆ دابنێن لە حیزبەکاندا ئەمە بەداخەوە نابینین. بەڵام ئەمە لە کەوانەدا بڵێم کە لە ڕاستیدا بزوتنەوەی سیاسی زۆر زیندوو و چالاکشمان نییە و ئەوەش بەهۆی ڕادەی سەرکوتکردن و زیندانیکردنی چالاکانە. ئەوەش هەیە کە ژمارەیەکی بەرچاو لە چالاکانی ناسراوی پێشوو گەیشتوونەتە تەمەنی پیری یان وڵاتیان بەجێهێشتووە. ئەم سەرکوتکردنە بەردەوامانەش دەبێتە هۆی ئەوە ئێمە چالاکی سیاسی درێژەدار یان حزب بەمانای تەواومان نییە و زۆربەی حیزبەکان داخراون تەنیا حیزبەکانی ڕیفۆرمخوازەکانی سەربەدەسەڵاتن کە ئێستا چالاکن. ئەوەش کە لە نێوخۆ و لە دەرەوەی وڵات وەک ئۆپۆزیسیۆن دەناسرێت شێوازەڕوانینەکی تایبەتیان بە ژنان نییە و بەرپرسیارەتیەکان لە نێوخۆیاندا بە ڕەچاوگرتنی بەشێک بۆ ژنان دابەش ناکەن. خاتون ناهید فقط یەک دەقەمان ماوە ئەگەر بکرێت زۆر بە کورتی بەبەستم باشە جگە لە بەرپرسیارەتی سیاسی ئەی لە بەرنامەکانی خۆیانە چەند بۆیان گرنگ بووە کێشەی ژنان. خب خیلی مهمه خیلی احزاب مخصوصا احزاب چپگرا هم پرسی ژنان هەمیشە گرنگە لە ناو حیزبەکاندا بە تایبەتی حیزبە چەپەکان بەردەوام ڕوانینێکی گونجاویان بە ژنان هەبووە لانی کەم لە زار و لە نووسراوەدا بەکردەوە جارێک شتێکمان نەدیوە. تەنانەت حیزبە ئیسلامیەکانیش هەوڵ دەدەن نیشانی بدەن کە ئەگەر دەسەڵات بگرنە دەست بابەتی ژنان بۆیان گرنگە و داهاتووی ئەوان باشتر دەبێت. هەروەها لیبراڵەکان لەم بارەیەوە لێدوانیان هەیە. بەڵام وەک ئەوەی کە لە حکوومەتی پاشایەتی دەمانبینی هەموو ئۆپۆزیسیۆن دەیانوت ژنیان بۆ گرنگە دیتمان کاتێک دەسەڵات گۆڕدرا دەسەڵاتی نوێ بە هەموو چەشنێک مافی ژنانی پێشێل کرد. سەبارەت بە حیزب و بزوتنەوە سیاسیەکانیش پێویستە چاوەڕوانی ئەوە بکەین تا ببینین ئەوان دەیانەوێت چۆن لەگەڵ پرسی ژنان هەڵسوکەوت بکەن ئەگەر دەسەڵات بگرنە دەست. زۆر سپاس لە هەردوو میوانی بەڕێز خاتوو دکتور گوڵاڵە ئاریا و خاتوو ناهیدی فەرهات و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێ گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.